لە کۆی تقریبن 21 بەرنامەمان ینی لەوەی کە دانرابوو لە پەیڕەوەکە قسەمان کردو مناقەشەمان کردووە مناقەشەیەکی تێر و تەسەلی هەموو ئەو ڕەفیقانە کە لەوێ بەشداریان کردووە ڕەنگەشتی خاڵی وای تیا بۆ بەخوا سەعاتی پێچەوە هیواشی تیا بۆ ئاسانتر بووە و ئەو مادانەی تریش کەماوە ئێمە لە ڕۆژانی داهاتوە قسەی لەسەرەکەین بەیانیش عینی شت کۆبوونەوەمانەیە سەعات دوو بۆ تەواوکردنی دیارە ئەمە ئەهمیێتێکی لەوایە کە نامانوێ هەروە تێپڕکا بچکە ئێمە لە کۆنگراک ئەم دەسەڵاتەمان ناوە بە ئەنجومەنی سەرکردایەتی ئێساش لە ڕۆژانی داهاتووشە تەواو هەمومان مشارەکەی چێکەکەین چکەمە چارەنووسی یەکێتی پێوەیە چارەنووسی میلەتەکەمانی پێوەیە وەزعی تازە هاتوۆتە پێشەوە وەزعی دەوروبەرمان وەزعی عێراق لەبەرەوەی مە هەنگاو بەنگاوی زۆر بە دیقەت قسە لەگەڵ پێڕۆ بکەین و ئەو هەواڵانەشی کە لێ بوون بەجددی مناقەشەیان کردووە ئیشەڵا لە کە بەیانیش دانیشینەوانی هەر بەو نەفەسە ڕۆژانی داچووی تا و کاتی تەواوەکەین قۆناغ بە قۆناغ هەنگاوەکانە چینە پێشەوانە و جێبەجێیەک کە تا ئێستا 21 مادەمان لێ ئیقرار کردووە وانی تیش ئیقرارەکەین و ئیترە چینە سەر بەرنامەی کاری داهاتوومان